دامەزراوەی ڕایەڵ دامەزراوەیەکی ناحکومی سربەخۆ کار دەکات بۆ ئاڵوگۆڕی کلتوری و گەشەپێدانی مرۆیی. ئەم دامەزراوەیە هەوڵێکە بۆ گەشەپێدانی کولتوری و ڕۆشنبیری لە شاری هەڵەبجە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر دامەزراوەی ڕایەڵ لەگەڵ هونەرمەند ڕاڤیار نەوزاد گفتوگۆی زیاتر دەکەین. ڕاڤیار سڵاو لێبێ. زۆر سپاس دەکەین. بازنەی ڕۆشنبیری ڕایەڵ چییە؟ خۆی ڕایەڵ دامەزراوەیەکی سربەخۆی بێلایەنە بڵێن کار دەکات بۆ گەشەپێدانی کولتوری و ئاڵوگۆڕی کولتوری و بەرەپێدانی توانە مرۆییەکان. کارەکانی ئێمە لە بوارە جیاوازەکانی کارسازی، بازنەی ڕۆشنبیری و بازنە تایبەتەکان و دروستکردنی گروپی جیاوازە بۆ ئەو کەسانی کە ڕۆژانە سەردانی ئۆفیسەکەمانەکەن. لەناو بازنەیە بازنەی ڕۆشنبیریمان هەیە. بازنەی ڕۆشنبیری بازنەیەکی با بڵێن نیمچە داخراوە ئاوداخراو نییە کە یەکێکە لە پلانەکانمان لە داهاتوە کاری لەسەرەکەی لەوژەوەیە کە ژمارەیەکی زۆر گەنج لە هەردوو ڕەنگاز لەو بازنەیە کۆ بکەینەوە ڕۆژانە و هەفتانە کۆبوونەوەی ڕۆشنبیری و کولتوری و کتێب خوێندنەوە و سیمینار و حتا گەشتی کولتوری و فەرهەنگیشیان بۆ ساز بکەین بۆ دەرەوەی شاری هەڵەبجە بۆ سەردانیکردنی ئۆفیس و بۆ سەردانیکردنی گەلەری و بۆ سەردانیکردنی پێشەنگا و بۆ سەردانیکردنی شانۆکانی کە لە دەرەوەی هەڵەبجە نمایش ئەکرێن. ئەمان ژمانە ئەم بازنە ڕۆشنبیریە بگەینە ئەوەی کە بتوانێت لە داهاتوە نووسراوی خۆی هەبێ بگاتە ئەوەی کە بتوانێت کتێب چاپ بکات، کۆڤار چاپ بکات، نووسین بڵاو بکاتەوە و لەسەر و هەموو کارەکانی ڕایەڵەوە پروەردە یاخود پروەردەی تاکێکی ڕۆشنبیر ئامانجێکی زۆر زۆر بنەڕەتی کارەکانمانە. بۆیە ئەم بازنە ڕۆشنبیریە توانین بڵێن دڵی ئۆفیسەکەی ئێمەیە لە هەڵەبجە زۆر زۆر بە وردی کار دەکەین لەسەر پەروەردەی تاک مەتاکی ئەوانەی کە لەناو بازنە ڕۆشنبیریەکان و هەر ئەوانەی لەسەر جەمخۆ چالاکیەکانی کەمان کۆڕ و سیمینارەکەن و ڕاستەوخۆ مۆنیتەری کار و چالاکیەکانی ناو ئۆفیسەکەمان بە بازنەیە سوڕێت. بەڵێ. ئایا ئەو ئەندامانەی لەم دامەزراوەیەدان بەشداری ئەکەن سنووردارن یاخود نا؟ یان هەر گەنجانی هەڵەبجە دەتوانن بەشداری بکەن لەم دامەزراوەیەدا؟ ئۆفیسی دوو ئۆفیسیە حالان ئۆفیسێکی لە شاری ڕانی و ئەمەش ئۆفیسی شاری هەڵەبجەیەتی. لە شاری هەڵەبجە ئێمە لە سنووری کارمان لە ئێستا لە قۆناغی ئێستا لە سنووری پارێزگاکەیە با بڵێن هەم سەنتەری ناو پارێزگاکە قەزا و ناحیەکانی سیروان و خورماڵ و بیارە هۆرەمایش بەشێکی کارەکانمانە. ئێمە بۆ بە ئەندامبوونی هەر کەسێک لە کار و چالاکیەکانمانە هیچ مەرجێکمان نییە. تەنها و تەنها مەرجێک کە هەمانەوەیە کە کەسێک بێت دیدگا و ڕوویای لەگەڵ کاری ڕێکخراوەی مەدەنیە بمەنجێ و ئامادە بێ مەسەلەن بۆ لەناو سیاقی کارێکی ڕێکخراوەی یا کار بکات. هیچ مەرجێکی یان هیچ پێشمەرجێکی تایبەت و دیاریکراومان نییە بیسەپێنین بەسەر هیچ کەسێکە و سەرجەمی ئەو خزمەتگوزاریانەی کە ڕایەڵ پێشکەشەکات سەرجەمی بێ بەرامبەرە بێ. ئێمە بازنەی کاری خۆمان لەناو دامەزراوەکە دابەش کردو بەسەر دوو بازنەیە. بازنە داخراوەکانمان هەیە ئەوە پەروەردەی و سنووری پەروەردەی خۆمانە کە کارەکەین بۆ گەشەپێدانی هێزی و بۆ گەشەپێدانی مرۆیی و توانای گەنج و ئەمانە. بازنەی کراوەکانیشمان بازنەی خولەکانمانە، یعنی ئێمە بە بەردەوام خولمانە بێ لەم ئۆفیسەیە و دروشتی ئێمەش هەر ئەوەیە کە ئێمە خول بەڕاستی بە چالاکی نابینین بەڵکو هەرکی سەرشانی خۆمانە و خولەکانمان بە بەردەوام هەیە و بەپێی پێداویستی ڕۆژ پلانەکانیان ئەڵدۆڕین. ئێمە ئێساسمان بۆ کردووە کە گەنج لەم شارە پێویستی بە کار هەیە، پێویستی بە هەلی کار هەیە. پرۆگرامی یان پاکێجێکی کارسازیمان ڕاگەیاندووە لەگەڵکردنەوەی ئۆفیسەکەمان 4 خولی پیشەیی لە خۆی ئەگرێت کە خولەکانی گرافیک دیزاینە، خولی درومانە، خولی نینۆکانانە، لەگەڵ خولی کلاش هەروەها خولی کارەباییش یان تەسیساتی کارەباییەکەینەوە. لە پاڵ خولەکە تەواو بکەن ئەم گەنجانە ئێمە سیمینار و کۆڕیان بۆ بکەین بۆ چۆنیەتی دەستکەوتنی هەلیکار، چۆنەتی سیڤی پێشکەشکردن، چۆنەتی مقابلەی هەلیکار و هەروەها خۆشمان سیڤیان لای خۆمان دائەنین و بڵاوی پێەکەینەوە لەو شوێنانەی کە هەلیکار ڕاگەێنن بڕوانامی ئەوەیان پێدەین کە ئەوان لە ئێمە لەو شیاوەکانیان پێ بکەین. بەڵێ. ڕاڤیار ئەمێ بپرسم کەواتە گەنج سوود چۆن لەم دامەزراوەیە دەبینێ و قازانجی چی دەکات لەم دامەزراوەیە؟
زۆر گرنگە ئێمە لەمە تێبگەین بارودۆخی با بڵێن بارودۆخی ناوچەکەی خۆمان بەگشتی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵات و تەرا بارودۆخێکی ناهەموارە بۆ بێت گەنج حالێن لە سەردەمی قەیرانان لەناو سەردەمی قەیرانەکانە کاتەکە ئێمە ئەم دامەزراوەیە و هاوڕەکانی ئێمەش بەخشەوەکانی ئێمە کاری ئێمە بە تایبەتی لەسەر گەنج ئەوەیەکە لە ناو ئەم بابەتی قەیرانەکان دەزرا شتێک دۆزینەوە کە گەنج بتوانێتیە توانە و تاقی خۆی با بڵێن نمایش بکات ڕێگیەکانیان ئەو بربەستانی لە بەردەمیەتی تێ بپەڕێنێت ڕاستی شێوازی سودمەندبوونی گەنج زۆرە بێت لە دامەزراوەی ئێمە بە فرێچەشنی کارەکەین واتە تەنها لە بابی کلتورە یاخود لە بابی ڕۆشنبیریە چالاکیەکانمان حەسر ناکەین مەسەلەن بۆ نمونە ئێمە پرۆگرامی کارسازیەکەمان هەیە بازنەی داخراوی تایبەتمان هەیە بە خانمان بازنەی داخراوی تایبەتمان هەیە بە خوێندکارانی زانکۆ بازنەی تایبەتی ڕۆشنبیری خۆمانمان هەیە ئەوە جگە لەوەش سیمینار و کۆڕ و چالاکی دەرەکیمان هەیە هەر ئێستا پێشکردنەوەی ئۆفیسەکەمان قرارمان لە دوو چالاکی گەورە داوە لە دەرەوە ینی ئەمانەوێت ئەوە بڵین بە خەڵک کە لەناو ئۆفیس ئێمە کارەکەین بەڵام لە دەرەوەی ئۆفیسەکەش چالاکیمانە بێت چالاکیەکەمان هەوڵەتێکی ژینگەییە کە زۆر پێویستە وەشیاری ژینگەیی بگەینین بە گەنجەکانمان و دووەمینیان کارێکی خێرخوازیە لە سەرەتایکردنەوەی خوێندنین ئەوە بە دوای سپۆنسەر ئاگەڕێن بۆ ئەمانەوێت ژمارەیەک خوێندکار و شتێکیش کە ئەمە قسەی لەسەرکەم بۆ بۆنەوە ئەمە زۆر کار لەسەر چەمکی خێرخوازیەکەین ینی چەمکی خێرخوازی چەمکێکە بەڕاستی بەداخەوە ئەو کەسانی کە ئەو کارە ئەکەنیان ئەو کارە شمولیانەکات بە جۆری لە جۆرەکان ئەم چەمکە ئیستیغلال کراوەیان بەکار هێنراوە بۆ چەند مەرامێکی جیاوازی ئایدۆلۆژی و غیرە ئایدۆلۆژی کە نامەوێت بچمەناوی ئێمە ئەم چەمکەمان گۆڕیوە بۆ چەمکی چاکەکاری چەمکی چاکەکاری کۆمەڵایەتی چییە ئەوەیە کە خۆی هەر ئەسڵا وشەی خێرخوازیان خێرکردن بە ئینسانیان بە مرۆڤ جۆرێک لە شکاندن و جۆرێک لە ناوزڕاندنی ئەو ئینسانی تایە ئەمە بە پێچەوانەوە چاکەکاری کۆمەڵایەتی تەنها ئەوە نییە کە بمانوێت مەسەڵەن بۆ نمونە پێداویستی قەرتاسی و جلوبەرگ بۆ خوێندکارەکان بگرین بەڵکو لەگەڵ بابانیان یاخود دایک و باوکیان لە گفتوگۆیە ئەبین بۆی چۆن کارێک بکەین بارودۆخی ئەوانیش چاک بێت ئەمە هەمووشی بە سەترکراوی نەک بۆ نمایشکردنی یعنی ئەمە قەت ئەو کارانەی کە ئیکەین لەو بازنەی کە ناومانەوە بازنەی چاکەکاریە بە هیچ شێوازێک نایەڵێن چون کەرامەتی ئینسان لەسەر و هەموو بەهایەکەوەی نەڕایە. بەڵێ ڕاڤیار سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم.